کوردستان سات لە دوای سات دەکرێتەوە بەڕووی جیهاندا سات لە دوای سات بەشێکی زۆر لە هاوڵاتیانی بیانی ڕوو دەکەنە هەرێمی کوردستان و لێردا کار و کاسبی خۆیان درێژە پێدەن هەروەکو چۆن ساڵانێکی زۆر بوو کوردی ئێمە دەچوو بۆ وڵاتانی ئەوروپا بۆەوەی کە لەوێ کارێ بکات کە سابەتێ بکات ئێستا کۆچەکە پێچەوانە بۆتەوە کە ئەمە جێگەی دڵخۆشی بەشێکی زۆر لە پسپۆڕانی بواری ئابوووریە کە هەلی کار فراهەمە بۆ کەسانی بیانی لە هەمان کاتیجا زۆر جار ئەم پرۆسەیە ڕوبەڕووی ڕەخنەش بووەتەوە بەڵام زۆر جار ڕەخنەکان کە تیرێکەڵین ناوچەوانی خۆمان زیاتر ئەگرێتەوە چونکە هەندێک کار هەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە هەزارها تەورمان لەم پرۆگرامەدا کردو لەگەڵ پرۆگرامەکانی تر باسەوە دەکرێت گەنجی ئێمە زۆر کار ئەنجام نادات زۆر کار هەیە خۆی لە قەرەی نایەت لەبەرەوە بۆ پڕکردنەوەی ئەم دەستی کارە پێویستمان بە هێنانی دەستی کاری بیانیە ئێستا هەرێمی کوردستان بە تایبەتی هەندێک لە شارەکان بوونەتە مۆڵگەی یاخود ژیانی بەشێکی زۆر لەو هاوڵاتیە بیانیانی کە ئێستا لە هەرێمی کوردستانان بە تایبەتی لە پارێزگای کۆک و سلێمانی بە هەزاران دەبینیت ڕۆژانە لە وڵاتانی ترەوە هاتوونەتە ئێرە و کار دەکەن ئەمڕۆ ئەزمموی دوو هاوڵاتی بیانی دەخینە ڕوو کە هاتوون بۆ کار لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پارێزگای سلێمانی دوو هاوڵاتی نێکیان هاوڵاتیەکی نیپاڵیە بەناوی ڤینۆت سێشتا و لە هەمان کاتدا خات و بێز و بەهانوو کە هاوڵاتی ئەسیوبین خات و بێزوو وابزانم بەخێر بن زۆر زۆر بەخێر چەند ساڵە لێرە خات و بێزوو من 14 سال لەناو سلێمانی 14 ساڵە لە شاری سلێمانی کاک ڤینۆت تۆ چەند ساڵە من 7 ساڵ بووم حوت ساڵە واتە بوون وانە زۆر باشە زۆر بەخێر زۆر بەخێر چاوان خات و بێز و کوردیەکە و باشە بەڵێ باشە لە هەموو شتێک تێگەن تێگەم بەس من کەم تێگەم باشە بەس زۆر نابێ بەسکەم تێبگەی باشە بەس تێشمانگەینی تۆ باشتر بە کوردی باش فێری کوردیەکە بوو بۆ قسە باش نییە بەس تێگەم بەس پول نییە مۆی کاروباری ڕۆژانەتی پێ بەڕێ بکەوە نیە زۆر باشە خات و بێز و پێم بڵێت چۆن باسی ئەوم بۆ بکە چۆن لە ئەسیوبیاوە ویستت بێ بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتریش بۆ سلێمانی کێ ئەم ڕێگەی نیشانی تۆیە من بەخوا پێشا لە من کچەکان لێرا بوون کچی سوپیەکان ئەنج قسەمانەکەین وتی سلێمانیا هاولێر ئەوە باشە بۆ ئیش ئەنج منش هاتم بۆ سلێمانیا بەڕاستیش زۆر باش بوو سلێمانیا ناچوون بە وڵاتیەکانی تر بە ئەوروپا ئەوانە یەکسەر هاتی بۆ ئێرە هاتم بۆ سلێمانیا باشەکە سەرەتا هاتی بۆ سلێمانی حەزت لە سلێمانی بوو پەشیمان نەبووی لەوەی کە هاتی چۆن بوو باسی ئەوشمان بۆ بکە کاتم ینی تازا بووم لە سلێمانیا تۆزە بێزار بێ تاکەیت بووم وردە وردە خەڵکی تێکەلاوم لەگەڵ خەڵکی سلێمانیا خەڵکەکەی زۆر باشە وەکو گەریب نابینین ینی وەکو ئاجنەبی وەکو گەریب نییە کەس لێرە هەست بە غەریبی ناکەی ناکە ئەنجا منش پێم خۆشە لە سلێمانیا ناچوون چەند برادەرەکانم چوون بۆ ئەوروپا بە کاچاک من مام لە سلێمانیا زۆر پێم خۆشە زۆر باشە کاک ڤینۆت با بینە لای تۆ تۆش 7 ساڵە لێرەیت چۆن بوو بڕیارتدا بیتە سلێمانی کار بکەی بیتە کوردستان من پێشتر 2005 نێپالەکەی بۆ میجال بۆ مەجاڵەکەی بوو باشە دوای مشکلەی دروست بوو لە ئێمە ئاخر ماڵ نابوو پارەی نابوو بۆ خاتیری هاتوو بۆ ئیش بۆ لای سلێمانی بەس حکوومەتی نێپالی نالێ بۆ لای مەمنوعە بۆ عێراق پێشتر یەکجار مشکلە هەبوو لای دوانزە کوراکەکەی بۆ هەلال کردووە ئێرە دوای هەر بلاک لیستە بۆ عێراقەکەی بەڵێ ناتوانانی بۆ هاتم بۆ لای عێراق من هاتم بۆ دووبەی بیزەی سەفەر باشە ئەنجا هاتوو بۆ ئێرە یعنی بۆ وڵاتی ئێوە ڕاستەوخۆ ناتوانن بێن بۆ ئێرە ناتوانانی بۆ حکوومەتە ئەڵێن مەمنوعە مەمنوعە بەس ئەی چۆن لە دووبەیەوە یەن بۆ ئێرە بیجاکەی داریکە لێرە ئیشی بیجە داری کردووە بەس کاچەکە ناتوانانی بۆ نێپالۆیەک سەر بێن بۆ ئێرە کۆمپانیا هەیەتان بێ بەڵێ بەڵێ دوای هاتوو بۆ داری کردووە بۆ سەفەر بیجە بۆ دووبەی هاتی بۆ دووبەی دوای هاتوو بۆ ئێرە زۆر باش زۆر باشە بەسی ئەکەم جار هاتووە زۆر ناخۆش بوو ئێرە ئارەوەڵە زمانەکەی تێناکەم هیچ تێناکەم ئەنگرێزیەکەی زۆر کەمە لێرە تێناکەی نەفەرەکە زۆر باش قسە
نه پێشتر ئاوا 2015 ئێستا باش ئێستای باشە هاتوو بۆ ئیش نابوو من کەوتو بۆ 5 ڕۆژ بۆ باکی کیستی کێس یارمەتی بەتان نابوو لە سەرەتاوە یارمەتیت نەبووە دوای لە 2015 کاتی بۆ ئێرە ڕۆشتیتە تۆ بە وڵاتەکەی خۆ بەڵێ بەڵێ 2019 ڕۆست یەکجار باشە بەنیازنی جارێکە بڕۆیتەوە بۆیە ئەکرد مشکلەکەن ئەگەر حاجمێتی بۆ هەموو ساڵ چوون بۆ نێپاڵاکرد دایکی هەیە دایکی پیرە هەیە بەس مشکلەکەی بۆ حکوومەت ئالێ مەمنوعە لەبەرەوەی قورسە بگەڕێنەوە بۆ دوبەی و اینجا بچنەوە زۆر لەگەڵ پارەکەی مەسرەفی زۆرە پارەکەش مەسرەفی زۆر ئەو کۆمپانیانەی کە ئێوە لەگەڵتان ئەتان هێنن ئەوان مەسرفتان ناکەن ناکرێت نایکەن نه بەس ئێستا کرێ بۆ ئێستا من کۆمپانی نێپالیە هەیە بۆ ئێرە پارە هەواڵاکەی من مارکتینگکەم بێ بۆ ئێرە بۆ ئێستا بۆ ئەوە مەسرەفی هەیە بەس پێستار نابوو بۆی لێرای ماتەم میشکردۆ نابوو ڕاستە باشە خات و بیزوو دێمە لای تۆ خەڵکی ئەسیوبیا لەگەڵ خەڵکی کوردستان جیاوازەکان چییە؟ ینی لەیەکەوە نزیکن ینی کلتورەکە نزیکە؟ زۆر باشە زۆر نزیکە عادەتی ئێمە لەگەڵ عادەتی کوردستان سلێمانیا زۆر نزیکە لە چیەوە تازیاوی من تازیان بینیوە وەکو ئێمایە عینەن ئێمایە قاتن بۆ نمونە نەفرێک مرد قاتن لە دەرەوە وەکو ئێمە هاڕش لەبەرەکەنەوە وەکو ئێمایە کە چووی سەر قەبرش ئێمە سەر قەبرمان هەیە مسلیم بێ مەسیحی بێ عادەتی خۆمان زۆر نزیکە بۆ نمونە لە ئێرالێن ئایبە لای مەشاوە ئایبە زۆر نزیکە لە سلێمانیا پێم کۆشە هەمووشتم باشە ئەمە کەمە قسە لەسەر خواردن بکەین سەرەتا کاتبوونە ئێرە بۆ نمونە ڕەنگە خواردنی ئێوە لەگەڵ کوردستانە کەمە جیاوازی هەبێ وایە یاخود باشە چۆن خواردنەکانتان ئامادە کرد حەزت لە چ خواردنێکی کوردستانە ئێستا سەرەتا بۆ نمونە کەڕانە هاتووی بەم خواردنانە تا چەند بۆ تۆ قورس بوو نانی ئێمە چۆن کە دروست دەکەین فەرقەکە ئیتر وەکو مرشک و گۆشت ئەوانە هەمووی لە سلێمانی شایە لەوێ شایە باشە بە شێوازی بەڵام لای ئێمە چی هەیە چی نییە دۆلمانیا لای ئێمە یابراکوشت نییە بەهارات هەیە بەهاراتەر هەیە بەهاراتی کۆش هەیە حەز لە بەهاراتە کاکڤینۆت بە چیەوە حەز لێە چ خواردنێک زۆر خۆشە لای تۆ لای من هەر من لە یاپرا خۆشە بۆ ئێرە یاپرا خۆشە بەلا تۆی خۆی بەس نێپال لە یاپراکتان نییەوە خواردنێک لای ئێوە زۆر بەناوبانگە نێپالیەکان ئەوە زانی بە باکیسی دامناوە لای مۆمۆ خۆی چاومین خۆی ئەوە زۆر خۆی باشە باش ئێرە نەفەرەکە لیمۆ زۆر خۆی لیمە زۆر ئەوە نایخۆن کەمی نێپالەکە بیباریتون زۆر هەموو خواردنەکانتان تونەوە ئەی چۆن بەرگیە و تونیا ئاگرنەوەوانە ڕاهاتون نییە تون نییە هەر پێر بوو ئەگەر لیمۆ خۆی ئەتریشە وایە هەرکل بیواریتون خۆی هەراوایە ئێستا ئێمە چۆن لیمۆ خۆین مەبەستی چۆن لیمۆ خۆین تەبیعیە بەلامانەوانیش تۆنی ئاخە بیبەریەوەش ئاوا تونەوەکو لای ئێمە بیبەر لە نیپاڵیش تونە یان ئەم بیبەری لە کوردستان بیوارەکە نێپال تونە زۆر ئارێوەڵە زۆر بەزای خۆمان زۆر ئەوان بریانیشتیشیان زۆر خۆشە بریانی نیپاڵیم تاقی کردوەوە زۆر تۆن و خۆش بوو جا فیچەرێک ئامادەیە باست لەوە کردوتت لە باخی گشتی کۆ ڕۆژی هەینی وانە جمعان کۆ ڕۆژی جمعان لەبەرەوەی ئیشتان نیپالەکانن خەڵکی ئەتیۆپیان ناچن بەس نیپالەکانە چن ینی هیچ هاوڕێتیتان نییە لەگەڵ یەکترە هەیە برادرین بەڵام ینی زۆر نا دەباشە با فیچەرەکە ببینین دواترش قسەی زیاترەکەین باسی ژیان زیاترەکەین لێرە چۆنن تا چەند هەست بە ئاسوودەیەکەن لە کارەکانتانە با ئەمە ببینینەوە گەڕێنەوە لاتان فەرمو
لا سليمانية تقريبا 6 سال به لا يشكابا كومبانيا بازوما همي صراحت كهات وباقي گشتيبو همي دانشتي برادرشتي اكساك جوانتي دلي خوش بو ولا بوني مني استباشا اي بيني ابا پیش يشكا باشتري استبا كردستان پارا كاما يشي كاما خلق زورا इसी मालवा इसी के पार्टी कर दुआ बस जुमा जुमा एरा इसी के बस मालवा हमें मन ऐसा हौत साल हुआ सुलेमानी खुश है सुलेमानी यानी ऐसा ख्वार दुनिया सुबह के दी है मामा है लूडोस हाँ मस्की बाल बोरा खमर है Este roșu tău n-a bura mazana, ani curdi cam ea, iși nie. Doi Ramadan tău bu jur khalak curdi era jur. Sedana. आवाज जुमा खलक हातु नेपाली बङ्गलादेशी आमै खर्दानी नेपाली भो आवाज आमा एमाउती पानीपुरी चटपटे चिया हाजिरे चिया नेपाली या चिया जोर खोसा خواردنەکانمان بینیها کامیانت حەز لێ بوو وڵی هەستەکەم ئەو تایفود و ئەوانە زۆر خۆش دیار بوو تایفود بوو تایفود بوو کاک تایفود بوو ئەوە چی بۆ ئەو خواردنانە ئەو خواردێنەکەی هەمووی خواردێنی نێپالیە هەمووی نیپالی باڵێ چاومنسیت هەیە مۆمۆ هەیە ئەوەی لە نۆدڵ و ئەوانە چۆ زۆر خۆش دیار بوو ئەکە مۆمۆ خۆشە هەمووی نەفرەکە ئەکات ئێستا کوردیەکە هەمووی پێر بووەتی مۆ هەمووی داواکەی بۆ مۆمۆ ئێستا ئێمە کە ئەچین بۆ وڵاتێکی تر کوردی ئەمە بیری یاپراخەکە یاپراخ لە وڵاتێکی تر نییە بۆ منەیان کەمە ئێوە کە هاتوونەتە ئێرە چی خواردنێک لێرە نییە ئێرە خواردێنەکەی هەر نێپالی خواردنەکە ئێرەی نییە باشە هەمووی فەرەکە ئەکرد نێپالیەکان بۆ برنجەکەی ڕۆن نادێن بێ ڕۆن خۆی بێڕۆنەکە برنجەکەی باش ئەمانەی کە لەوێ دروست دەکرێت هەمووی وەکو ڕێک نیپاڵ دروست دەکرێتەوە تاموچێژی ئەوەی هەیە هەیە هەیەتی باش خاتوبی زۆر کە خواردنی ئێوە چۆنە ئەسیپیەکان چۆنە جیاوازە لە نیپاڵەکان بەێ جیازە ئێمە کتفۆ ناوی کتفۆ هەیە لە گۆشت دروست دەکەین زۆر خۆشە زیاتر بەجێژن ینی وەکو ئێمە بەدەستەکەین ئێمە قیمەیەکەن قیمەکەین بەدەست ڕۆنی هایوان باشە ڕۆنی ئاژەڵی باشە پیبەری تون هەیە پاودەرەکان ئەوواکەین و تۆزە سوورەکەین و زۆر خۆشە ئەوە ناوی کتفۆ دۆڕۆ ئالش دۆڕۆت دۆڕۆتش ینی عادەتە خواردنی عادەت زۆر لە جێژنە دۆڕۆتش بۆ جێژنە ینی مرشکە بەڵام دروست دەکەین ینی زۆر خۆش خەڵکی سلێمانیش حەزر لەو خواردنە هەیە مرشکەکە چۆن دروست دەکەن گۆشتەکەم زانی گۆشتەکە هێنن قیمەیەکەین بیبەری تون لەگەڵ ڕۆنی هایوان مریشکەکە چی لێکن مرشکەکەش چۆن پارچاکێ وەکو ئێرانە باشۆمانە وەکو خواردنی عادەت ئالێن لایمە خواردنی عادەتە بەجێژن زۆر بەجێژنەکەی ئەنجا ئاواکەین و زۆرە شۆیانی ئەی شویتەوە زۆر ئەنجا پیاس یەکەم جار پیاس ڕۆنەکەی پیبەرەکەی
بیبەرەکەی هەرتیایە خواردنێک بیبەری بێتیە بەڵێ ئەنجاش هێلکا بەجیا هێلکاکە سوورەکی تۆ باشە ئەقلیتەوە ئایکڵێنی باشە هەنجا هێلکاکە تۆزە ئەبڕی باشە تۆزە شەکەکەی دوای ئەوە دوای مریشکەکە کە حازر بێ دوای تێکی هێلکەکە دوای تێ ئەنجا تۆزە ڕۆنی هایوان لەسەر تێکی و زۆر خواردنی خۆشە بخوا باشە تۆ حەز لە خواردنی نیپالەکانە قەت سەردانی لای باخی گشتی و کردو بۆی خواردنەکانیان تا لە باقی گشتینا جاران لە هۆتێل پالاس بوو باشە لەوەی خواردمە زۆر خۆشە حەز لە چ خواردنێکیانە هەستا بینیمەها لە ناوی قیمە هەیە وەکو بۆرەکی لای ئێمە و لای ئەوە ڕۆڵەوانێ ڕۆڵەکە بۆ ماتەمی نێپال سێ ماتەمی نێپالی هەیە سلێمانی هەر کارڤالەکە لێرە بۆ لای کوردیەکەی داواکەی بۆ لای تاالابات ئاوا سیستەمیمان پێ هەیە بۆ ماتەمی نێپال هەیە هەرچی خوردنەکە پێوەستە توانی بۆ حاجیرەکە باشەمان کردو لێ ڕاست ئێمەش خۆمان کوردەکانیش حەزن لە هەندێک لە خواردنەکانی نێوباخی گشتی و ئەچین ینی جاروا سەیری خواردنەکانەکەین شتی زۆر بە لەزەتی تایە لە کاتی خاتو بیزوو باسی شتێکی کرد لە کاتی پرسەیە لە کاتی تازەیە ئێمە زۆر جار خواردنی تایبەتیش لێنین ئێوە هەتا نەشتی وە ینی خواردن لێنان لە نێو پرسە ئێوە هەیە یان نییە بابا هەیە زۆر هەیە باشە زۆر کات ئەو کەسە بیانیانەی کە لە وڵاتێکی ترەوەیە هەرێمی کوردستان ژن و ماڵ مناڵیان هەیە و بەجیان هەیە چۆن جگە لە بۆ نمونە دایک و باوکو و خێزانەکانی خۆیان تو سەرگیریت کردووە مناڵت هەیە لەوێ لە نیپال نێپالیەکەی مناڵەکەی یارە لێرە هاوسەرگیری و کردویان لە نیپال ژنت هەیە بابا هەیە لێرە یان لەوێ هەر لێرە هەیە لێرە ژنە هێنا بەڵێ هەر لێرە 2019 بە شوێکی دین بۆ بێکۆی دو نەفەر هاتە بۆ یارە 2019 ڕۆشتیتەوە ژنەوە لەگەڵ بەڵێ بێکۆی مناڵتان نییە ناوەڵە نییە چی کارێکەکەن بیرمان چۆر پرسیاری وەشکەن چ کارێکەکەن لێرە تۆ چی کارەی لێرانی ئەکر من ئیشاکەم بۆ ئێرا وایە بۆ کۆمپانیای ئیشی بۆ لە ئێستا کوردە سلێمانی تایە هەولیاری تایە بۆ هەموو عراقی تایە ئەکر من لێرە دانیشم بۆ بەتانیای ناخۆشە بۆ سوێکردن بێ دوای جینەکەی لێرە بێ من لێرە بێ ناخۆشە ناخۆش بیری لەوە کردەوە بچێتەوە ژنەکەش بێنێت و بیتەوە لێرە بێکۆی دانیشم ئاوای خۆشە ڕاستە ژنەکەی لێرەیە ئەزانە لێرایە ئەخە ناڵە بیرکە لێ بێ ئێرە ئیشەکەی هەر ئیشی ماڵەکان ئەوە ئەگەر بێ ئیشی پاکیکەن بەش ئاوایە بۆ نێپالیەکان ئەکر جێنێ من ئیکۆنۆمیک بۆ ئیکۆنۆمیک ماستەری تەواو کردووە بەس ئێستا ئیسی ساڵونەکەی بۆ ئیشی پاکیکانەوە بەس خاتیری من ئەگەر ئێرە بێکۆە بێک خۆشە بێ بۆ خاتیری ئەوایشی کردووە ماستەری هەیە لە ئابووریە لە ئیکۆنۆمیک بەڵام ئێستا کاری پاکردنەوەکە لە ئارێژگایەکە وایە ئیسی ساڵونێک دیواداری کۆمپانیەکان ئەوانە بە هەند وەربگرن ڕاستیانی سود لە ئەزمونی ئاوەربگرن بڕوانامەی ئەوان وەرگرن ئەی تۆ خات و بێز و هاوسەرگیریت کردووە من جیاوم بەڵام سپاس بەخوای گەورە کچێکم هەیە نابخوا لەوەیە دەمێکە نەچێتەوە بۆ لای نا ئێستا کاتم هەوت مانگ بوو چوم هاتم ڕۆشتی بۆ لای چەند ساڵە کچەکەم 15 ساڵ تۆ بووە 15 ساڵ باشە گەورە بووە گەورە بوو قسەی لەگەڵەکی وانی ئاڵی لە کوردستان ڕۆژ کسەمانە بەنیاز نیت ئەویش بێنی بۆ ئێرە لەگەڵ تۆیە لێرە بێ حەز ناکی بێت لە کوردستان بژی لەگەڵ تۆیە حەز دەکەم حکومەت نالێ ڤیزانی ئەسلێمانی چەند ساڵ جارێک فیزەتان ئیقامەتان بۆ تازاکەنەوە ساڵانە ئەی تۆ چ کارەی لێرە ئیشەکەت چییە بەخوا من نالە میشەکەم یعنی بەبەلاش ماش وەرەگرم مدیری من بە ڕێزی کاکمادا سپاس کاکمادا تە من درێژوی لەگەر مالەکەت منالەکەت منالەکان هەموو لەگەڵتان باش مدیری من زۆر باشە نالێ ئیش کورس بکەم ینی چۆن بڵێم دلی باشە چاوی فەقیرەزانی کاکمادا زۆر باشە دەستی خۆش بێ نمونەی زۆر بێوانی کە مرۆڤ دۆستانن و کاری مرۆڤانەتان لەگەڵاکەن ئەوانە دەستیان خۆش بە نمونەیان زۆر بێ ئەم تەوەرەشمان زیاتر مەبەستی لەوەیە هەم بە کەلتوری ئێوە ئاشنابین هەم پەیامێکیش بە بۆ کەسانە بۆ کۆمپانیانی کە کەسانی وەکو ئێوە هێنن بۆ کار بتوانن مافەکانیان پارێزراو بکەن مامەڵەی خەڵک لەگەڵ ئێوە چۆنە خەڵکی کورد لەگەڵتان چۆنە هاوڕێتان هەیە کوردی
کوردی من زۆرە 14 سال کەم نییە لێرە زۆر خەڵکە ناسم ینی زۆر باشن هەمان ئافرەتی کوردەکان زیاتر من ئیشە مالانم کردووە ئیشی کامپانیم کردووە چون بۆ ئیشی مالان وەکو مالی خۆم چۆنە نالم ینی مالی کەسی ترە زۆر باشن ئافرەتی کوردەکان سپاسانەکەم بە هەمووی کوردستان بە هەمووی کوردەکان سپاس بەناوی من بەناوی هەمووی خەڵکی ئیسیۆپیا سپاسانەکەم ئێمەش بەناوی خەڵکی کوردستان و سپاسانەکەن چکەوە خزمەتەکەن کاک ڤینۆ دێمە لای تۆ مامەڵەی خەڵک هاوڕێت هەیە کوردی بێ بابا هەیە هایتە ئەچی بە بازار زوو لێرە ئەخێر من پێشتر ماتەمیش کردووە لێرە ڕەفیقمان کوردی بوو هەمووی کورد بوو باشە دوای برادر هەیە ئەوە بێ هەر ئەوە ڕامەدان بێ داوام هەیە لایوتی وەڵا مالی منەوەڕە داواتی منە ئەوە خۆشە لەگەڵ پێشتر هاتوو بۆ ئێرە ئەزنەبی بوو بەس ئێستا ئەکو نێپاڵە ئێرە بۆلای من وەکو نێپاڵ هەز بە غەریبی ناکە لێرە باشە ئەچی بۆ بازار زوو لێرە حەزە لە شتەکانی ئێرەیە بابا ڕۆستۆ بازارەکەی ئاخر بازارەکەی ئێستا تۆزی گرانە هەموو گران بۆ ڕاست پێشتر ئەوە نەبوو بەس گرانە بەس حاجیمێتی بۆ لای ئێرە ئێستا بۆ ئۆنلاین شاپینگ هەیە ئاخر توانی بۆ چی حاجیمێتی بۆ هەمووی توانی بۆ کردم بۆ لای ئۆنلاین ئێستا مشکلەی من ئۆنلاینی کرد چی بۆ شوێنە گەشتیارەکان لێرە چی بۆ سەیرانگاکان سەیرانە کردووە لە ئێرە ئەخر هەمووجار کورس سادرودەوە هەموو میدیەکەی هاتووە ئێمە بۆ جەزانەکەی وایە هەموو جەزان بێ هەپلا هەیە سێران هەیە جۆرە ڕاستە بە نێپالیەکان هەپلاکەی سێرانیکە ئێستا خۆتانێواتە سەیران و هەفلەی خۆیان هەیە هەموو ساڵ تقریبان حوت هەست جەزان ئێمە بۆ نێپالیەکان ئاخیری زۆرە جەزانەکەی هەموو جەزانەکەی سێران هەیە هەپلاتان هەیە مەراسیمی خۆتان بەس مشکلەی نییە بۆ کوردستان سلێمانی هەرچی بێ بیکە مشکلەمان نییە ئەوە خۆش ئەوکو نێپاڵە مشکلاتانی ئەوەنە مرتاحن لە سلێمانی کەونە دڵتان بە سلێمانی خۆشە بە خێر بن سەر چاوان باشە کاک ڤینۆ خاتو بیزۆ ئەو موچەی کە وەریەگرن پێم مەڵەن چەنە ینی ئەو بۆ خۆتان بەس بەشی ژیانتان ئەکا بژێوی ژیانتان دابین دەکات بەڵێ باشە ینی وەکو وەکتی خۆی ینی ئێستا ئەزانی ینی دنیا باش نییە خۆی هەمووی گران هەموو شت گرانە لای خۆمانش هەموو شت گران بووە دۆلار گرانە خۆی ئەنجا بەس ئەژین سپاس بخوایە هەر بژین لەشتان ساغ بێ زۆر زۆر ئەنجاش بە کاک هەماژار سپاسەکەم زۆر لێرە سلااو ڕێزیمان بۆ کا هەماژارێ بە سپاس کاک هەماژار بۆ ئێمە خەڵکی نێپالەکەی زۆرە ئەگەر خەڵک زۆرە بێ مشکلەکەی زۆرە ئاخر کەس نایناسیم بەگەر مشکیلا بێت چۆن حالیەکان باشە یەکسەرە چمەلای ئێستا FWCDO لەگەڵ ئێمە گروپی نێپالیە ئەگەر کەس مشکیلا هابێت تەلیفۆنەکەی وتی پرسیاریەکان بابەت چۆن حالیەکەی مشکیلەکەی چۆن ئەگەر نەفەرەکەی شیجین بێ ئەگەر ئێکامەی مشکیلا بێ نایجانم بۆ لای یەکسەرە چمەلای کاک هەماژار ئێستا هەمووی نەفەرەکە تەلیفۆنەکەی بۆ کاک هەماژاروتی ئەو مشکیلەکە چۆن حالی لەگەڵ ئەوە ساسیمەی داواتی بۆ لای حەپلاسی تایە بۆ FWCDO لەگەڵ CDO لای دوکان لێرە هەر داواتی تایە ئەوە زۆر سپاس کاک بۆ یەکشەمە ڕۆژی کریکارن دنیا پیرۆزبی بە هەمووی کریکارەکان ئێمەش پیرۆزبایتان لێکن لێستەوە سپاس بەکە هەماژار خۆش بن ئێوە لە لامان ئامادەبوون ڕۆژی کریەکاری یەکمەی دەستان پیرۆز بێ هەموویتان لە هەموو لا سپاس بە هەمووی کوردەکان بژی کوردستان زۆر زۆر ئێمە وەکو مالی خۆمانە وەکو ولادی خۆمانە زۆر بەخێر هیچ فەرق نییە هیچ زۆر سپاس